وەکو بەڕێوەبەراتی کتێبخانە گەشتەکانی ڕاپەڕێن بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان کوڕێکی زانستیمان بۆ بەڕێز عەبدوڕەزاق مەرزنگ ساز کرد لە هۆڵی کتێبخانە مەبەستە سازکردنی ئەو کۆڕە گەاندنی ئەو شارەزای معلوماتانەیە کە بەڕێزی لە بواری چارەسەری فیزیکیدا کۆی کردوتەوە چکە هەمومان دەزانین ئەو نەخۆشیانی کە ئەمڕۆ بڵاون زۆر زۆریان بە بەکارهێنانی دەرمان چەند مزاعفاتیشی تریان بەدووادا دێ بەڵام ئەوەی ئەو باسی دەکا بۆ ئامادەبووان چارەسەرکردنی فیزیکە بە بەکارهێنانی دەرمان بۆ ئەوەی نەخۆشەکە هیچ جۆرە مزاعفاتیش توش نەبێ دیارە زانستێکی تازەیە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە بەڵام ئەو دەیەوێ ئەو کتێبەی کە وەریجێڕاوە بۆ سەر زمانی کوردی بتوانێت چاپی کات و بڵاوی بکاتەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستانی لێ سودمەند بن.